Yılmaz Güney yekû bi navê babê sînema Kurdî tête naskirin ji derhênerên naskiriyên cîhanê ya Xwedê xelata kaneye ji bo filmê Yol. Niha pirtûkek li ser wî tête nivîsandin ji aliyê hatiye nivîsandin jî dêbête belavkirin ji aliyê nivîserê Swîsrî Edi Hawschmitz ve niha Edi mêvanê me no rojê ye. Ew kesayetî nizîkî Yılmaz Güney bûye û karligel kiriye prodûserê filmê wî bûye. Em dê îro di rojê de behsa pirtûkayî bikin, behsê karê wî jî bikin. Edi? روش باش بخير بي. Good morning. بخير بي. نیاسیناته لگل یلماز گونهی چاوا بو چاوا و هف نیاسی و چاوا دست بکار کرد لگل هف. It was in 1979. لساڵی 1970 دابوو و ئەو کاتە پەیوەندێک لە نێوانماندا دروست بوو و لە ساڵی 1970 دا بۆ یەکەم جار لە نزیکەوە چارێکم پێکەوت و بێگومان ئەوە ئەزمونێکی نوێ بوو بۆ من و بێگومانی تر ئەو کاتە دەستمان پێکرد. یۆڵ فیلمێکی گەلێکی بزەحمەت بووش بەرکو لوی دەمی یلماز گونەی دە زیندانێڤە بوو و ئەوی دە زیندانێدا دەرهێنەریش بوو فیلمە یۆڵ دەکرد. چەوە ئەوە پێک هات؟ بەڵێ ئەمە پرسیارێکە کە هەمیشە ئاڕاستەم دەکرێت کە چۆن دەتوانی لە زیندانە فیلمێک ئامادە بکەیت بێگومان ئەمە ڕاستە پرسیارێکی زۆر زۆر گرنگە و پێویست بوو جاری وا هەبوو پێویست بوو لە جاروبار ڕاوەسین بوەستین بۆی کە بزانین چۆن لە ئەرکەکەماندا سەرکەوتوو بکەن و چۆن بتوان کاری باشتر بکەن و جاری وا بێگومان بربەستی گەورەمان داهاتە پێش بەڵام لەگەڵ ئەوەشدا هەمیشە جەختمان لەسەرەوە کردەوە کە دەبێت بە شێوەیەکی باشتر بتوانین کارەکانمان ڕاپەڕێن و ئیشەکەمان جێبەجێکەن. باشە یلماز گونەی هەموو زانن دەرهێنەر و کارێوی چاوا بووە. ئەس دەخوازم کەسایەتیاویان بزانین چاوا بووە. کەسێک چاوا بووە یلماز؟ بێگومان ڕۆژانە من چاوم بەو دەکەوت و پێکەوە باسی چەندین شتمان دەکرد بۆ نمونە ئەو کەسێکی زۆر ڕازگۆ بوو کەسێکی زۆر باش بوو و بێگومان کاتە قسەت لەگەڵا دەکرد ئەو زۆر بەڕوونی قسەی دەکرد کەسێکی زۆر هێمن بوو کەسێکی زۆر لەسەر خۆ بوو و بێگومان زانیاریکی زۆری هەبوو دەربارەی بابەتە جیاوازەکان بە تایبەتی ئەو بابەتانی کە پەیوەندیان بەوە هەبوو و بێگومان ئەو ئەزمونێکی زۆری هەبوو و لەبەر ئەوە کە بەڕاستی کاتێکیشم لەگەڵدا دەکرد دەوڵەمەند دەبووم. باش ئەف پرتوکاک و وەلسەر بەڵاف کرێ بەحسا چ دیکە دو پرتوکێدا چماتە دەست بنویسیناوە پرتوکێ کرد؟ بەڵێ پێم وایە ئێستا کاتێکی زۆر باشە بۆ ئەوەی کە کتێبەکە بڵاو بێتەوە چونکە سەرەتا یەکەمین شت نابێت ئەو ڕاستیەمان لەبەر بچێت کە ئەمساڵ وەکو ساڵیادێکی تایبەتی وا هەیە و لە پاشان دەبێت ئەو ڕاستیە بزانین کە هەندێک شت هەیە بەو جۆرە نییە کە ئەمە دەخۆی بۆی ئومێدی بۆ دەخوازین جاری وا هەیە خەونێکمان هەیە بەڵام پێ ناچە خەونەکەمان بێتە دی بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمە واتای ئەوە نییە کە دەبێت وە دەستبەرداری خەونەکانمان بین تۆ خەونێکت لە ژیانە هەیەەوە دەبێت کاری بۆ بکەیت و لەسەر ئەو بنچینێژ ئەم کتێبەم نووسیوە و بێگومان ئەمە زۆر زۆر گرنگە دەبینین کە کتێبی زۆر نووسراوە لە تورکیادا بەڵام هەستم کرد کە دەبێت ئەم کتێبە بنووسرێت چونکە ژیانێکی بێوێنە و ژیانێکی ڕاستەقینەی ئەو کەسایەتیە گەورە پیشان دەدات بە تایبەتی لەو قۆناغانەی و لەو کاتانەدەی کە ژیان بۆ ئەو تایبەت بوو و بێگومان براکەم وێنەگر بووە و لەبەر ئەوەی کە بەڕاستی سوودم لە ئەزمموی ئەو وەرسوودم لە کارەکانی ئەو وەرگرت و بێگومان ژمارەیەکی زۆر وێنە هەن کە تاوەکو ئێستا خەڵکینە و نەیبینەوە چونکە وەکوتم براکەم ئەزمونێکی وە کەسێکی دەوڵەمەند لەوە بە زمانە کوردیژی کە بە کرمانجیەژی و هەمان دەمێدە بە ئینگلیزیەژی بەڵێ ئێستاش بە زمانی ئەڵمانی دەینووسم و پلانی ئەوەم هەیە کە بێگومان کاری زیاتر بکەم و بێگومان بەڕێوەبەری کارەکانم لەسەر ئەو بنچینەیە کار دەکات و دەوێت کاری زیاتر بکات و پاشان لە کاتی ئێستادا دەبینین و
کار لەسەر ئەوە دەکەین کە بە زمانی فەڕەنسیش بڵاویکەینەوە بۆی کە خەڵکێکی زیاتر بیخوێنێتەوە من بەڕاستی خۆشەویستێکی زۆر بۆ کتێبەکەم هەیە و لەسەر ئەو بنچینێش دەمەوێت کاری زیاتر بکەم دەمەوێت خوێنەری زیاتری پێ بناسێنم و بێگومان لە کۆتای مانگی چوارەوە دەپلانی ئەوم هەیە کە کارەکانم زیاتر بکەم و لە بۆی کە بتوانم بە چەند زمانێکی دیاتر بینوسم و بۆی کە خەڵکێکی زیاتر بیخوێنێتەوە بزان شتێکی تێدایە. هەندێک زانیاریên تایبەت yên ku tu li ser wî aşkira dikey behsê kara zêdetiref pirtûke yan jî behsê jiyana wî ye weku biografiya wî ye hatiye belavkirin li ser hûn behsê çîrokekê dikin weke çû hewa komtîrê nava vê pirtûkê da. پێم وایە کە هەستم داوە دووسێ خاڵی سەرەکی پێکەوە ئاوێتە بکەم یەکێک لەوانە کە بێگومان ئەو کاتێک کە ناسیم هەتاوەکو ئەو کاتێک کە ژیانی لە ژیاندا نەماوە کۆچی دوایی کرد و بێگومان لەو لە گۆشەنیگایەکی دیکەشەوە سێرم کردووە ئەویت گۆشەنیگای سینەمایە و بێگومان لە هەمان کاتیشدا قسەم لەسەر چەندین بواری دیکە کردووە بۆ نمونە چەند چرکەساتێکی گرنگی لە ژیانی ئەودا چۆن دەتوانی سەیری قۆناغە جیاوازەکانی ژیانی ئەو بکەی چونکە ئەو هەمیشە کەسێکی سەرکەوتوو بۆ تێڕوانی جیاوازی هەبووە دەربارەی ئەو شتە جیاوازانەی کە لە ژیاندا و بەتایبەتی ژیانی ئەکتەری و ژیانی سینەماوە ژیانەکانی دیکە لەبەر ئەوە ئەمانە کۆمەڵک پرسیارێکی زۆرن کە بەڕاستی ئەو کەسێک کە ژیانی ئەڵمازگونەی بکەنەوە دەبیانزانێت. یۆڵ یەڵمازگونەیی یەکەمی دەرهێنەرێ کورد بوو و خەڵاتە کانێ پالمدۆر دەستخۆڤانی. پشتی وێژی پشتی نەمانە یەڵمازگونەی پەیوەندیتە هەنەلگەل دەرهێنەرێن کورد پرودیوسەرێن کورد. بەڵێ ئەو کاتێککە ئەو کۆچی دوایی کرد دەبینین قۆناغێکی دیکە دەسی پێکرد و پاش ئەوە هەستم بەوە کرد کە دەبێت هەڵ بدەم ئەو کەسانە بنێسم کە زانیارێکی زیاتریان دەربارە ئێوە هەیە و بێگومان یەکێک لەو شتانەژەوەیە کە چ جۆرە کەسانێک هەن کە دەیانەوێت بۆ نمونە لە بواری ئەکتەری لە بواری فیلمە لەسەر ژیانی ئەویش بکەن و هەروەها بێگومان ئەوە لە ئەستەمبول زیاتر ئەو کەسانە دەستکەن و سەردانی ئەستەمبولم کرد چاوم بە هەندێک کەس کەوت و قسەم لەگەڵاکردن و بێگومان لەوانش وەروەها سەردانی فەڕەنسام کرد لە پاریس چەند کەسێکم ناسی ئەمانە ئەو کەسانە بوون کە کاریان گەلێک سپاس بوتە بڕێز ئید هۆپشمیت دەست خۆش بوو پرتوکاتە دەخواست سەرکەفتنە بوو دەتخوازین و ئەمل بەندا زمانێن دنیا نەوێ پرتوکەینە گەلێک سپاس.